سکاڵای یەکەمان تیمێکمان ناردۆتە فەڕەنسا لە فەڕەنسا لەگەڵ ژمارەیە پارێزەر لەوێ سکاڵایان تۆمار کردو. خۆشبەختانە دادگای فەڕەنسا کەیسێکی هەڵەبجەی وەرگرتووە لە هەموو قەرەبوویەکی مادی کە لە ناو دادگا وەکو ڕوسومات وەرگیرێ بەخشیوێتی لەبەر خاتری هەڵەبجە. کەیسەکانی تر لە چەند وڵاتێکی ترەکرێت. دیارە بۆ خۆشمان باشە زانین کە ئەو وڵاتانە ئەو کۆمپانیانە تەنانەت وڵاتەکانیشان ڕێگەگیریەکی زۆرەکات و بەرپەس هەوڵەدەن کە ئەو کەیسانە سەرکەوتوو دەبێت و محامی زۆر بەهێزیشانەیە. بەڵام ئێمە لە هەوڵی ئەوان کە خاڵێکی گرنگ هەیە لە ناو پەرلەمانە لە هەفتەی داهاتوو پەرلەمانی کوردستان دانیشتنێ بکات بۆی پرۆژە یاسایەکمان یاوەتێ لە ناو پەرلەمانە تەزدیقی لەسەر بکرێ بۆ سەرجەم ئەو کۆمپانیا و شوێنانی کە هاوکاری حکوومەتی عێراقیان کردو. تەنانەت لە هەر شوێنە کۆمەڵکوژی هەبێت بەوانەی دووسخورمات و خانەقین کەرکووک هەر شوێنێکی هەرێمی کوردستان کۆمەڵکوژیە هەبێت بەپێی ئەو یاسایە نێودەوڵەتیە دەتوانن سکاڵای نێودەوڵەتی تۆمار بکرێت. خۆی شوێنی سەرەکیمان دوای کۆمەڵی قوربانیان دادگای هەڵەبجەیە کە خۆبەخشانە ژمارە دادوەر و پارێزەر لە ناو کەیسەکان و کارە سەرەتاییەکانیان تەواو کردووە و ئەوانەی ماوەتەوە تەنها کۆ بکرێتەوە و بنەماڵە شەیدەکان بان کرێتە ناو دادگا وەکو سەرەتایی ژمارەیەک وەکالەت کراوەتەوە ژمارە لە بنەماڵە شەیدان ڕۆشتون. بەڵام بەگشتی ماوەتەوە سەرەوەی کە کەی دەست پێ بکات.